دیارە ئەم کارگەیە خۆتان دەزانن هەموو لایەک یەکێکە لە کارگە گەورەکان لە هەرێمی کوردستاندا کە دەتوانێت ڕێژەیەکی بەرچاو بەرهەمی خۆماڵی تەماتە وەربگرێتەوە و بە پیشەسازی بکە و دۆشاوی تەماتە بخاتەوە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. دوای ئەوەی کە 20 ساڵ کاری ئەم کارگەیە وەستا بە خۆشحاڵیەوە لە دوای ئەوەی کە کابینەی نۆیەم دەست بەکار بوو و ئێمە بەڵێنماندا کە گرنگی بدەین بە بابەتی پیشەسازی کشتتوکاڵی و خۆراکی یەکێک لە ئەو ئەرکانەی کە وەکو وەزارەتی کشتتوکاڵ لە حکوومەتی هەرێمی کوردستاندا گرتمانە ئەستۆی خۆمان ئەنجامدانی گرێبەستێک بوو لە نێوان ئێمە و خاوەنداریەتی کارگەی دۆشاوی هەریر. من دەمەوێت سوپاسیان بکەم کە لە ڕاستیدا دوای ئەوەی کە بانگهێشتمان کردن، دوای ئەوەی کە بەیەکەوە دانوستانمان کرد، دوای ئەوەی کە بەیەکەوە ئاڵوگۆڕی بیرروڕاکانمان کرد بۆ ئەوی ئێمە بتوانین بەرهەمی خۆماڵی جوتیارانی خۆمان ساغ بکەینەوە دووبارە دەبێت کارگەکە دەست بەکار بکاتەوە. من سوپاسگوزاریانم کە توانیان لە ماوەیەکی زۆر کەمدا بۆ بەرهەمەکانی ئەم ساڵ ئەم کارگەیە بخەنەوە کار. ئەمە بۆ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە بەڵێنێک بوو بە خەڵکی کوردستانماندا بوو کە ئێمە لە بواری بەرەو پێشبردننی و بەرهێنان و کەرتی پیشەسازی کشتتوکاڵی وەکو یەکێک لە بنەما گرنگەکانی ئابووری کاری جددی دەکەین. وردە وردە بەڵێنەکانمان دەگاتە ئاستی کردداری، چونکە ئەوەی کەمایی خۆشحاڵیە ڕۆژانە خواست لەسەر دامەزراندنی ینی کارگەکانی پیشەسازی خۆراکی زیاتر دەبێ، هەم لە دەستەی وەبەرهێنان هەم لە وەزارەتی کشتتوکاڵ ڕۆژانە سەرمایەدار و خاوەن کارەکانی هەرێمی کوردستان داواکاری تەقدیم دەکەن بۆ دامەزراندنی کارگەی جۆرا و جۆر. ئەم کارگەیە بە تەنها کارگەی دۆشاوی تەماتە نییە، چەند خەتێکی تری هەیە بۆ دروستکردنی شەربەت و لە قوتونانی بەروبوومە خۆراکیەکان. بۆیە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ لەم سەردانەماندا من بەسپاسەوە دەڵێم کە دووبارە کارگەکەیان نۆژەن کردوتەوە دامەزراندۆتەوە بە دڵنیاییەوە داواکاری ئەوەمان هەیە کە خەتەکانی تریشی بە نزیکترین کات بکەوێتەوە کار بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو بەرهەمە جوانانەی کە لە هەرێمی کوردستان و لەو ناوچە جوانە هەریر و منتیقەی باڵەکایەتی بەرهەم دەهێنرێ و لە باقی منتیقەکانی دیکانە لەناو ئەو کارگانەدا بتوانین بە پیشەسازی بکەین و گرنگی بدەین بە پاراستنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا، چونکە ئەمە بنەمای ئەساسی پاراستنی ئاسایشی خۆراکە. ئێستا خۆمان بە چاوی خۆمان ڕێکارەکانی دروستکردنی دۆشاوی تەماتەی هەریرمان بینی. زۆر گرنگە دۆشاوێک لە ماڵەکەتدا بەکاربێنی مۆدی حافیزەی تێدا نەبێ، بە هەمووی بە شێوازێکی زۆر ئۆرگانی بەرهەم بهێنرێ. ئەمە گرنگە بەڕاستی. لەبەرەوە من داوا دەکەم خەڵکی خۆشەویستی کوردستان بۆ پاڵپشتیکردنی بەرهەمە خۆماڵیەکان، بۆ پاڵپشتیکردنی جوتیارانی خۆمان گرنگی بدەن بەو بەرهەمانەی کە لە ناوخۆی خۆماندا بەرهەم دەهێنرێ، چونکە ئەو بەرهەمانە لە ژێر چاودێری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکاندان. و ئێمە بۆ ئەوەی کە بەرهەمی هاوردە کەم بکەینەوە، بۆ ئەوەی دراوی خۆمان نەچێتە بازاڕەکانی دەرەوە، بەڵکو لە ناوخۆی خۆماندا ئەو دراوی خۆمان بەگەڕ بخەینەوە لە بازاڕەکانی خۆماندا، لە ڕاستیدا دەبێت متمانە بە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان بکەین، پاڵپشتی بکەین بۆ ئەوەی ئەوانیش بتوانن ئینتاجەکەیان زیاتر بکەن و بتوانن بەرهەمی زیاتری جوتیارانی خۆمان وەربگرنەوە. من دووبارە سوپاسان دەکەم، سوپاس بۆ حزوری هەموو لایەک و دەستخۆشی دەکەم لە بەڕێوەبەرانی کارگەی دۆشاوی هەریر، دۆشاوی تەماتەی هەریر و ئومێد دەکەم لە ئایندەیەکی نزیکدا دووبارە بە هاوڕێیەتی برای ئەزیزم پارێزگار و ئەنجومەنی پارێزگای هەولێر بینەوە خەتەکانی تری کارگەکە ئیفتیتاح بکەین بۆ ئەوەی بخەینە خزمەتی خەڵکی کوردستان و جوتیارانی خۆشەویستی ئەم ناوچەیە و سەرجەم ناوچەکانی تری هەرێمی کوردستان و